سڵاو بەڕێزان، گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانی جیهانتان بۆ دەخەمە ڕوو. لە زۆرێک لە میدیاکانی جیهان باس لە پێشڕەویەکانی یەپەگە دەکرێت لە باکووری سووریا. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە بە تەواوی کۆنتڕۆڵی شاری ئەلشەدادیان کردووە لە پارێزگای حەسەکە. یەپەگە بە پشتیوانی هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا توانیوێتی کۆنتڕۆڵی ئەو پێگەی داعش بکەن. ئەو پێشڕەویانی یەپەگە لە دوای ئۆپەراسیۆنی هاوبەشەکانی یەپەگە دێت لەگەڵ چەکدارە ئۆپۆزیسیۆنەکاندا لە باکووری سووریا. وهای وێنێکی شەڕوانێکی یەپەژەشی بڵاو کردوتەوە کە لە سەنگەرێکدایە و وێنێکی لەو جۆرەی بڵاو کردوتەوە. لە ماڵپەڕی زەلۆکەڵ بڵاو کراوەتەوە لە ئێستادا ترسی ئەوە هەیە کە کورد و تورکەکانی نیشتەجێی سوید وە کاردانەوەیەک بەرامبەر ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنگژە و پێکدادانیان بۆ دروست بێت. ماڵپەڕەکە نووسیوێتی بۆ ماوەی چەندین ساڵ دەبێت کورد و تورک بە شێوەیەکی دۆستانە لە سوید دەژیاون. بەڵام بەهۆی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە پێشبینەکان بۆ ئەگەری تونتیژی لە ئاستێکی زۆر بەرزدایە. یەکێک لەو کوردانەی لە سویدە بە ماڵپەڕەکەی ڕاگەاندووە زۆرێک لە گەنجان ترسی پێکدادانی نێوان کورد و تورکیان هەیە لە وڵاتە واتە لە سوید. لە ماڵپەڕی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکیش بڵاو کراوەتەوە ڕۆژی هەینی سونەکانی فەلوجە ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەتەوە کە ئەمەش بۆ یەکەم جارە لە دوای زیاتر لە 2 ساڵ لە کۆنتڕۆڵکردنی ئەو شارە لەلایەن داعشەوە هێزێکی ئۆپۆزیسیۆن بەرامبەر داعش دروست بێت. بەپێی لە دوانی سوپای عێراقی و بەرپرسانی ئەو شارە چەکدارە سونەکان لە دوو گەڕێکی ئەو شارەدا ڕوبەڕووی داعش بوونەتەوە. چەکدارە سونەکان لە 5 تیرە و هۆزی جیاواز بوون و خاڵێکی پشکنین و باڵەخانێکی داعشیان لە شارەکە سووتاندووە. لە ماڵپەڕی دەیلی سەباحی تورکیش بڵاو کراوەتەوە بارەک ئۆباما سەرۆکی ئەمریکا بە ڕەجەب تەیب ئەردۆغانی ڕاگەیاندووە ئەمریکا پشتیوانی لە تورکیا دەکات لە بەرگریکردن لە خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزم. ئۆباما لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بە ئەردۆغانی ڕاگەیاندووە پێویستە یەپەگە بە زووی لە هێرشەکانی بۆستێنێت کە تەنگژە لە نێوان تورکیا و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا دروست دەکات و لەمپەر بۆ جەنگی دژی داعش دروست دەکات. سەرۆکایەتی کۆماری تورکیا ڕایگەیاند پەیوەندی تەلەفۆنیەکە 20 خولێکی خایاندووە. ئۆباما ڕایگەیاندووە ئەمریکا هەمانگیەکانی لەگەڵ تورکیا زیاتر دەکات لە جەنگی دژ بە گروپە تیرۆریستەکاندا لە ناویشیاندا یەپەگە. سەرچاوەڵەکانی بەریتانیا بڵاویان کردەوە کە زانایەکی ئاینی کە هاوکات ئیمامی مزگەوتی ڕۆژدێڵ بووە لە شارۆچکەی ڕۆژدێڵ لە ئینگلتەرا دوای ئەوەی بە برینداری دۆزرایەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. لە BBC بڵاو کراوەتەوە کە جەلال ئەلدین ئێوارەی 18 شوباتی 2016 لە کاتی گەڕانەوەیدا لە مزگەوتەوە سەری بریندار کراوە و دوێنێ گیانی لەدەستداوە. دوا بدەی دەستپێکی لێکۆڵنەوەکان پۆلیس پیاوێکی 31 ساڵی دەستگیر کردووە بە تۆمەتی کوشتنی ئەو زانە ئاینیە. بڕگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن کاتێکی خۆش.